قەدەغادانەکەین من هاوکار جەمال عەلی خاوەنی زەڕەنگەری حاجیە من ئێمە تقریباً 35 ساڵێکە لەم بوارەیە ئیشەکەین کۆچکردووە حاجی ئەمنی برام 35 ساڵە لێرە ئیشەکەەوە منیش تقریباً 20 ساڵێکە لەم بوارەیە ئیشەکەم بە حکمیەوەی چەند ساڵێکە لەم بوارەیە ئیشەکەین تەمان مشتری خۆمان هەیە ڕۆژانە خەڵک ڕوومان تێەکە چۆن خەڵک بە خۆشیەوە هێت ئاڵتونە لەگرێ ئایا ئاڵتونی ماڵە بووک بێ ئایا هەدیەک بێ بۆ وعدێکیە بێ بۆ ماڵ و مناڵی خۆی بکات لەم دوای ئەمەش چەند چیرۆشی حەزینەیە لە پشت فرۆشتنەوەی ئاڵتونەکانیانەکە ئەیفرۆشتنەوە ڕۆژانە ڕوومان تێەکەن. ئەمە تەبعەن چەندها چیرۆک ڕۆژانە ڕووی تێکردوین خاستەن دوای دروستبوونی ئەم قەیرانانە هەمووشی کە خەڵکێک ئاڵتونەکرێت لە هەوڵەوە جاری وایە باوکەیە بە ساڵ وعدی بە مناڵەکەی یاوە پارچەی ئاڵتونی بۆ بکە یا بە خێزانی سێرەکەی لەولاوە بە کۆمەڵێ خەم و خەفەتەوە هێت ئەیفرۆشێتەوە چەندەها ڕوومان تێەکە یەکێک لەوانە ئەڵێن باوک هەبووە لە خەوە گوارەی مناڵەکەی فرۆشتووە ئایا ئەم باوکە بەیانی ئەم مناڵە خەبەری ئەبێتەوە چی جواب باتەوە ئەم مناڵە چه هەستێکی لا دروست ئەبێت ئەمە هەر هەمووی سێرەکەی زۆر جار ئەبێت بە مەشاکی زۆر جار ئەبێت بە خەم و خەفەت بۆ ئەم مناڵە ئەبێت چی لەسەر دڵی ئەم دایک و باوکەیە بمێنێتەوە ئەمە یەکێکیان ئەمە بەسیترین نمونەیە یەکێککە لەوانە خۆم هەر ئافرەداتوتە لام ئاڵلقەکەی پەنجەی خۆی لە بەرچاومە داناوە وتوێتی پارەی مۆلیدەم نایەوە چەند مانگێکە ئیتر ناتوانم لەوە زیاتر ئارام بگرم ئابڕووی خۆم خۆش ئەوێت تێگەی مناڵم ناکرێ بێکارە بادانیشن بەم سارد و سەرمایە هیچ کەسێ لە خۆشییان نایفرۆشێتەوە فرمێسکە هاتە خوارەوە بە چاوێ ئیتر ئەبێ چ دڵێک هینیەوە کە تۆ یادگاری مێردەکەی بێ لەوانێ ئاڵلقەیشی دەستی چەند ساڵە لە دەستایەتی زەمانێکە 10 ساڵ 20 ساڵ تۆ بتانی دەستت بچێتەوەی بۆ پارەی مۆلیدا ئاڵلقەکەی دەستی خۆت فرۆشی برادری خۆم هەیە لەم فترەیە هاتووە پێ دەڵێم هیچ کەسێ لە خۆشی ئاڵتون نافرۆشێ هەر هەمووی معاناتێکیەیە ئاڵتونی خێزانی خۆی فرۆشتووە لەبەر نەبوونی لەبەر ئیحتیاجی بۆ ئەوی مەشاکیل دروست نەبێت ئەبێت چەند بە تامەزرۆیە پێشتریش کڕی بێتی چووە لە قەیسەری نەخی پسێرەکەی زەردی کڕیوەتەوە لەبەرەوەی ماڵە باوک ماڵە خەزور ئەم شتانە نەبینن تێگەی ئیتر ئەمەش خۆ هەر لە ماڵەکەی خۆیان لەوانەیە هەزارەها مشکیلەی لێ بکەوێتەوە هەر لەم ڕۆژانەیە ئافرەتەی شکاتۆ مستیلەکەی دەستی خۆی ئەفرۆشیاڵێ نەخۆشی خستەخانەی هیوان ببێ ئاخر ئەبێت فرۆشتنی مستیلەیەک چی لە ئازاری ئەم نەخۆشەکەم کاتەوە چی لە مۆزوعەکە بگۆڕێ فەرەزنا لەوانەیە بەشی بکات و بەشی نەکە بەشی کرێت تەکسیەکەیەتی تێگەی ئیتر دوایە واگەر شتێ بێ ئایا بە خێر و خێراتی خەڵک ئەمانە فرۆشتنی ئەم شتانە هەر هەمووی مەعاناتی لە پشتەوەی هەر هەمووی قورجێکی پڕگریانی لە پشتەوەیە. ڕات بێ دەڵێن ئەم ئیشەی ئێمە بەرچاوە کە ئەڵەی زەڕەنگەر ئیتر چی ماڵ و مڵچێتیە ئایا هی خۆشی بێ و کە هی بازاڕیشی تایە هەمووی لە بەرچاوی خەڵکایە بە دەوڵەمەنێکی بازارەکە ناسراون ڕۆژانە ئایا نەخۆش ڕوومانتیەکات قەرزار ڕوومانتیەکات لێقەوما ڕوومانتیەکە هەیە بۆ نەوتە هەیە غازی نییە هەیە قوتی دەمی منداڵەکەی نییە ئیتوا ئەزان زەڕەنگەر ئەوەی کە هەیەتی هەر هەمووی خۆیەتی بەواستەی بۆستانی ئەم بازارەشەوە بڕات بێ بازار نزیک بۆتەوە لە سەفر زەڕەنگەری وا هەیە بە دەڕۆژ سفتاح ناکە ئێمە وامان لێ تۆ زۆر جار چ خۆم چ دراوسێ دوکان سێرەکەی بۆ مەسرەفی ڕۆژانە 100,000 پێویستە لە ماڵەوە مەجبوری بچی لە دراوسێ دوکانەکەتی وەرگری چکە شت فرۆشتن نەماوە بازار بە جارێک خەڵبووە.